بەرقامگیربوونی ڕۆژاوای کوردستان و ستاتۆی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە. لە لایەکی تریشەوە پەروین بوڵدان ئەندامی شاندی مراڵی دەم پارتی ڕایگەان ڕێبەر ئۆجەلان پێی ڕاگەیاندون ڕۆژاوا بۆ من هێڵی سوورە و بۆ من جیاوازە و تووشەتی ڕێبەر ئۆجەلان جەختی کردوتەوە دانوستاندن لەگەڵ ڕۆژاوا گرنگە و دەیەوێت لەگەڵیان گفتوگۆ بکات. پەروین بوڵدان هەروەها لە قسەکانیدا سەرنجی خستە سەر پەیام و لێدوانەکانی دەسەڵات پەیوەست بە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئەم هەڵسەنگاندنەی کردووتی لە مەسەلەی ڕۆژاوا و سووریادا دەبێت تورکیا جێگەی خۆی لەگەڵ کورداندا بگرێت و دەرکردنی کوردان لەوێ و ئۆپراسیۆنەکانی سەر کوردان و دژایەتیکردن و لەناوبردننی دەستکەوتەکانی کوردان هیچ سوودێک ناگەێنێت با تورکیا و وتیشی بە دڵنیاییەوە کوردانی باکووری کوردستان ئەمە قبول ناکەن و دەبێت ئەمە بە شێوەیەکی ڕوون لێک بدرێتەوە و چارەسەرکردنی ئەم بابەتە پێویستی باڕێ و ڕێبازی دروست هەیە. هەروەها لە قسەکانیدا بوڵدان جەختی کردەوە ڕۆژاوا گەورەترین هەستیاری کووردە بۆیە لەم ڕۆوە هەرچەندێکیش لە تورکیادا هەنگاو بۆ دیموکراتیزەبوونی تورکیا بنێن بەڵام بچووکترین لە دەستدانی دەستکەوتەکانی کوردان و ئۆپراسیۆنەکانی سەر ڕۆژاوا لە نێوگەلی کووردا دەبێتە هۆکاری داڕوخانێکی گەورە بۆیە جێگەی قبولکردن نییە و دەشڵێت پێش هەموو کەسێک ڕێبەر ئۆجەلان بە هیچ جۆرێک قبولی ناکات و لە بەردەوامیشدا جەخت دەکاتەوە لەو باوەڕەدام تورکیا لەگەڵ گەلی کورد دابێت و ڕێز لە دەستکەوتەکانی گەلی کورد بگرێت و لە هەموو جەیەکدا دان بە مافەکانی گەلی کورددا بنێت و بە نزیکایەتیە کە ئەم بابەتە لە سەرزەمینەی یاسایی سیاسی چارەسەر بکات ئەوە دەبێتە سەرکەوتنێک بۆ تورکیا. هەروە دەشڵێت لابری ئالۆزی دروستکردن دەتوانرێت بگۆڕێت بۆ دەستکەوت و سەرکەوتن بۆیە دەتوانرێت ئەم پرسە بە تێگەیشتنی هاوبەش چارەسەر بکرێت و دەتوانێت ڕێگەیەکی لەو شێوەیە بگیرێتە بەر بۆ لێکدانەوەی دۆخەکە و ئەگەرەکانی لە بەردەممان ئەمڕۆ میوانداری لە هەردوویەک بەڕێز حەسەن جوودی و سیهانۆک دیبۆ دەکەین کە بە ڕێگەی تەلەفۆن لەگەڵمان دەبن. هەروەک لە دۆسیەکە ئاماژەمان پێکرد لەسەر دۆخی ئێستای ناوچەکە و گرێدراوی دیفاکتۆی ڕۆژاوای کوردستان و پرۆسەی ئاشتی لە باکووری تورکیا و لەگەڵ میوانان لە ڕێگەی تەلەفۆنەوە قسە دەکەین لە دەستپێکدا لەگەڵ بەڕێز سیهانۆک نوێنەری بەڕێوبەری خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە وڵاتانی کەندا و لەسەر هێڵ لەگەڵمانن. بەڕێز سیهانۆک لەگەڵمانی. بەڕێز دیبۆ گوێت لە دەنگمانە دەم باش لەبڕێز بووە بۆ هەموو گودارێن. زۆر سپاس بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. هەروەک ئاماژەمان پێدا لە دوای پرسەکە لەسەر دۆسیەی ینی لەسەر دۆخی ئێستای ناوچەکەی و گرێدراوی دیفاکتۆی ڕۆژاوای کوردستان لە دوایین پێشاتەکان ژەنەرال مەزلوم عەبدی و شاندی یاوەری لەگەڵ بەرپرسانی حکوومەتی سووریا کۆبوونەوە زانیاریەک لەسەر ئەم دیدار و کۆبوونەوانە ئایا هەیە لەم بارەوە توانن ئاگاهیمان پێ بدەن کە چ پێشکەوتنێک ڕوویداوە؟ ڕاستیژی پشتی ئەو ڕێکەوتنە یا دەهێ ئازارە 2025 یا ئیساڵێ ئەو پێشکەتن و گەنگەشان دەنابەرامە و ڕایەدارên دەمکی شامێدا بەردەوامن. گیشتیە چه ئاستێ بڕاستی گاڤن تێنە ئاوێتن گاڤن نەرینامەدا مهمن بڕاستی دملێ تایبەتەن ببێژن خزمەت و گۆزاریدا دملێ پەروەردەدا هینێک دملێ حەتانی ئەولەکاریە وەکی تاخە شێخ مەقسوود و ببێژن ئەشرەفی لە حەلەبێ یعنی پێشکەفتنن هەنە بڕاستی لێ گاڤندا تێنەستاندن ئەم ژبۆنە تێکەوی مژارێ پراکتیکێدا ئەم مەیزە دکن بۆ ئەو گاڤ تێنە یعنی چاوە ناچی ناکەبێ مەرحەلات دوایژی یانژی پێباژۆیەکی یا پشترا ناکەبێ ئەو ئەوێدا هەنە قسەدە من وێ هەنە بڕاستی باوەریە مەدە ژبەرگۆ ینی ئەم ببێژین ئەv ڕایەدارن بوو پێدەمکی لە شامێ بڕاستیژی ئەو ئەمکارن بێژین بریارین وە ستاندنن بریاری یانژی ئەم بێژین سبەرۆژا وێ بریارێتێنە ستاندن
نج مجي وبوري إرادة قلي سوريا قريداية بهن ولاتان هن دولتن دستوردانا وات سوري دا قلكي دريجة براستي أجبونا بيكي وكي ام ببيجن صبر وسماغكي استراتيجي اسادا ريفابريا خسر دست نشان دكي جبو ايرو روج قالين سوريا يجي جواكا درزي بقرا جواكا علوي بقرا جواكا بشكي مزن جواكا سني وحمو هريم سوريجي ايرو باوريه كي واجه دبي و ريفابريا خسر دا د پروژې ریببریه خسرده سوریا وکی ریببریه خسرده صبروجه ده او ممکنه هذا صبر وسما غمي استراتيجي لبيش براستين لي امكان ببيجن او غافن حتى اتي ستاندن براكتيكونا وي غافدا هنا ام ببيجن بلكي دمك جير لازمه بلكي وقت جير لازمه لي امكان ببيجن نگشتيا ختماندنی هنا بردوام براستی هنا بردوام راسته تا 2 هفته پیش دیدگاکانی تۆمبارەک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر پۆزیتیو نەبوون لەسەر ڕۆژاوا و ئیدارەی خۆسەر بەڵام چەند ڕۆژێکە هەندێک بیرروڕای گۆڕدراون پێتان وایە ئەم گۆڕانکاریە سیاسەتی ئەمریکایە یان دەگەڕێتەوە سەر تێفکرینی تامبارەک وەکو تاکە کەس راستا كسايتن وكي نافين ومبوت تومباراك في بريس تومباراك يانجي هن نافين ديجي براستي او تمجي براستي ام بيجين هلوستن ودمكينه هلوستن وغوري بيفاجوكي ام بيجين سينور داي كرينا سينور داي دينا براستي جبونا وصانيجي ام قارن بيجين هلوستي وهردو ناغري هلوستي وجبونا ام بيجين دمك جبونا بويركي تشدبي براستي هفدو ناغري جبونا يعني ام بيجين بويركي ديجي بو تشدبي جبونا بيكي ام بيجين هلوستا گشتي يا استراتيجيه امريكي تبي جو هاتن وغوري برجواندين و تي دست نشان كرنجي لي تبي ام دزانن جو مثلا ام بيجين خط قالندا كواليسيون ناتوي بسركيشيا امريكا ديجي تروري يعني او برياركيوي وارتاخيه بنابرا وي وهسديدا بردوامه ان كيم حتاني داويا صلاياتي دملي ديدجي ام بيجين هن دملي وزارة كاري درفا امريكي دا يعني جي ام بيجين وزارة برافانيا امريكي دا يعني جي بنتاغون دا يعني جي حتى ني كونغرس دا ام نرين و جدا جدا دفتكي ويش اخي ام دزانن بو توم باراك جي يعني جي بلكي ام بيجين هن آليين سوري بيفا غريداينا او دخوازن ولو چارەسەریکی سوری بۆی بەرژەوەندیên ولو ام بيجين تایبەت او برژەوەندیە تایبەت جی ام وەکی ڕێبەریە خۆسەر وەکی رايدارن حسديجي كر هشيارن براستي جبو خصوصيتها في مرحله وام دوي باوريه دنجي اف روج افاج هرمن جي الين كردستاني ديجي جي نقد كريه لجودا كريه تايبت تشتي قومي لباكوري كردستاني لتركيا لاشتيا بروسيسا اشتيا لحمو بروسيسا يا روجلاتا نافين هفدو نقد كريه في باندور بي واوجي باندور دكا ڕاستە جا پێتان وایە ئەمریکا بە تایبەتی و هێزەکانی تری لە ناوچەکە وەک ئیسرائیل کە ئاجندای خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیادەکەن چۆن لەگەڵ پرسی دارەی خۆسەر لەمە و بە دوای ئەو لێدوانانە مامەڵە دەکەن بە پێوەی کە وتویانە هەستە دەسەر بە هیچ لایەنێک نییە و دەتوانین بڵێن شەریکی هاوپەیمانی ئەمریکایە لە ناوچەکەدا يعني باوريا مدى يعني تشتكي بلكي جي برساوا حفاسي برسكي جرينجا برسكي مهمة دي باوريا مدى هن خط القالم دي جارك دي جبونا تيجين المي السياسي جبونا سبروجا ما امزاني بن شيروفا ما بتشي اوايه غيرك ام وي غوري وي براسي ام نيزيك ببن يعني ام كارين ببيجن بيج دولة سركا
إيرو روج دسوردان وات سوري دا هبو الهفدو كيرن تقافا أولدا قافا أولدا دي سوري دا هفدو كيرن يعني وأن بيجن رخاندنا رجيمة أسد وهالوشاندنا وي وأكتي باجوا أسدي باب وأسدي كور أو بداويبو قبل هبدو كيرنك تشيبو دنا برا أمريكا دنا برا بريطانيا دنا برا فرنسا دا وحتى أنا أصلا يجي أم بيجن تركيا وإسرائيل دا ليه قافا دو يم دا أم هناكي ناقوكية ليه كواليسيون دا تبينين أجر أم نبي وبكنا يك كواليسيون إيرو أم بيجن خدكي جدا تركيا وبريطانيا تكشيني ونرينكي وي جدا هي براسي غوري برجواندي وي وأف مسألة ننوى نهما تشيب استراتيجية جي براسي هالوشاندنا امبراطورية عثماني حتى إيرو روج أم دبينن تايبت منديك دنا برا تركيا يعني عثمانيا وبريطانيا ونهاجي تركيا وبريطانيا رجي أب وكي وكرم كري هناكي جدابون تخي نبرا برجواندي هذا وأمويجي دزانن باوريا مدى جو شري وشاتشمي جو تشيد بإيرو روج بنجهي ويل سر أساسي أبوريا أكونوما بجبونا ولو بحث تا كاريدورا دبي كاريدورا دنا برا أذربيجان وأرمنستان دا يقولابي هو كاريدورا ترامب دا وكاريدورا إيرو أم بحثا كاريدورا داوود دكين أم بحثا كاريدورا جي أو جيفينا نيودلهي أيدونا 2023 دا حتى أن إيرو روج دا أفحموجي براسي بنجهوي أبوريا بنجهوي أنرجيا بنجهوي ديزاين كينوش بونا روجلاتا ناوراس تايبت شيبا اجبرغو افجي تمو تمجي شري جهانا يكم ويا دويم دا امي وكي ريبريا خسر براستي امي برتيكلي خو لحمو الياضا ذكريبن وامي نرميه كي جيبدنا خويا قرن وتمو تمجي ارمان جامجي يا سركاج بو اشتيانيا ليه لسر اساسي خردكرنا بعد اسكتي ابيرو 15 سنه تشيبيا لسر اساسي خردكرنا ام بيجين فكرك نو بهز بمعنى بطبيعته خوزايه و بفكره يا نتوى ديمقراطيك ده يروبو الترناتيفي فكره دوله نتوى نتني ام الحاله خو في رنجيت فكرن يرو هجمارك مزن عربشي لسوريا تركن تركمان بقورة علوينا درزينا وكي متفكرن جهانا وقناعتك جو أبري ببرية خسر وأف فكرك إنه فكرة نتوى ديمقراطيك شارع سريكي ما ينديش بو حمو ألزي رجلاتان نافينتن يجبو سوريا وهرب ساجي أم باوريا مدجي أم بينقليجي أمين نتنيبن بينقليجي الكيلكا ما هيزن ديمقراطيك هيزن اجتماع برور إيران فارسي جي هنا ترك جي هنا شخوما قود جي عرب جي هنا هنا كي براسي أف بيفاجويا دمكي بيفاجويا كي بر حساسية وهي حوقسي تحديات وزحمتي جي هنا لأودر فتجي البيشامة باوريا مدى ذكير يجبرقو روج بروج ريبابريا خبسر وفكري نتوى ديمقراطيك دقيجي أستا هزي چارەسەریە و ئەفژی جارا یەکەم دیدیرۆکە کوردادا بڤی رەنگی و بڤێ باندۆرێژی ئەم تەماشە دەکرد. وڵاتانی کەندا وەک ئۆردۆن و سعودیا لە پشت حکوومەتی ئەحمەد شەرعن بۆ نزیک بوونەوە لە ئیسرائیل و ئەجەندای دانان بە دیفاکتۆی ڕۆژاوای کوردستان ئەوە چۆن دەبینن بەڕێز دیبۆ؟ يعني ام دراجة هندن هذا راستا باصني ودميديا دا جي راستا او جي تمجي نرينا كيوايا ولاتين جندابي تايبات سعودية عربستاني دي هديتني مدجي ودي نرين واي جدا جي تشدبي ونيفيسين وادجي براسي نغندن استراتيجيك جي دبيجين مشاشتيكي كيريا العراقي عراق الرزقار بوج رجيم بعثي شوفين رجيم دكتاتور صدام حسين لي راست بو افغان لي رادستي طرفكي هرمي بو طرفي ايراني بو بيجي امي في مساله سوريا ده امي بر هشيار بن و بالدير بن و ام سوريا رادستي تركيا وكي ميناك نكن
أبيك عاد دواجي ولاتن جندافن عربي تايبت السعودية عربستاني جموا وكي شاوان ببيجن أولويات هنا جموا صنف هنا براسي سياد بس كده أم كارين ببيجن يا خطرية بووي أو جبو مسألة شيعة يا سياسية وجبو حوثية خطر وحزب الله دجي أبي خطرة ويسركاية هذا دوا أب مسألة بروجي إسلام سياسي وبروجي تركيا هذا أم به مسألة باش تزان حتى نيجي دنا برا وهن ولاتنا عربة دجي هناك ناقوكي تدا بالبيدات دن جبونا فيكي باوريا مدى أب نزيقبونكي دمكية نزيقبونكي استراتيجية نزيقبونكي بو تاريخ حميز بكي يعني حميز كرنا في رايدار الدمكي الشامي دليجن بلكي تشتر بيبو أم دجبربن أمجي بولو برنجكي راديكال وري سكنادن وأبخوشي قريداية هبونا ولاتن قندابي هبونا ولات السعودية عربستاني دي سيستما هاقامون دا چقاسي ريجي خود قريب چقاسي قورفا دي مسألة دا بيكتنا أجبونا فيك يجيب راسي وكي ريبابريا خسر أم ببر بحساسي أم نيزيك دي بن بو أفتكلي ريبابريا خسر حمو ولاتين هريمي دا ولاتي هريما ناوراز دا تايبت بو عربة وجواد سركيشيا سعودية عربستاني دا باوريا مدى بو انباتي كليا چي قاسي پیش بخن ساغلم ببراسي و پیشگر بيش بو پروژه مي وكي نناوندي وكي بروجي ريبابريا خسر راستا دوين پرسیار برز ديبو اوه که بانگشکی دولت باخچلی چون لیک ددنوا اوه که تويتي اگر بريار نامي دي آدار جبجن نكري اگری هرش للان دمشقو انقروا هي بو سر ريبابريا خسر روجاواي كردستان يعني هالوسكي بالكيشة براسي هالوسكي بالكيشة جبو بخشالي دبيو دميدا تمجي جار جرا أما وصاني أنفير بنا وصاني مديت قالك جرا نارين هنا بريار هنا هالوسن هنا أك كواليسيونا أك بارتي و مهبة نكاري مثلا أك بارتي وبيجي دوري بخشالي ديكي وبروباجي بيجي ساغلام بو ام وبفكرن اب هالوسجي ام كارم بيجن راستا هالوستا يا رسميه تركيا كشتيه لي جانب كيوي ملكي وي دشي هي ملكي اب جبونا هندوري تركيا هندوري تركيا بو ايرو دي بي باجوا نودا ريبري غالي كورد بو سركيشيا ويدكي جبونا اشتيانا وجباتك ديمقراطي لتركيا والحمو ولاتن ناوراس وتايبت بيجي شهر سريه كي ما عندش بونا دوزا كردي افيا بخوره براستي لوازبون ملي رجيمات تركيا وهزن وي سياسي او بوهرتني جي دخوازن وي بوهرتني اما دور بيش بكن وي بوهرتني دوري بكن باوريا مدى هالوستن فيرنجي هالوستن سياسينا خطريا وي بيغمان هيا لجارة دي أن بيجن نيكاري بغابكي بيرنجي وري آبتن حتاني أن بيجن شوق كس جي إسرائيل وري ستاندن وجي حتاني أمريكا جي وري ستاندن بيغمان إما وكي ريببريا خسر طيبت وكي هساديجي تبيغو أمريز قرتن وبرنجكي أريني دبينن تكلين مي جرم وتكلين مي لبيش لسر اساسكي متوازن سر اساسكي افسنگيكي خوزاي چيبيت نبرا ما وحمو رايدارن ام بيجن كواليسيونا ناب نتويدا ام لي بريز لي مزينن لي ام هالوستا مي سركا غوري بيفانن وغوري برجوندين ملتي ما قالن ما وحمو بيكاتي ريبابريا خسرا ام هروسا تكلين ما وروساجي تكلين ما حمو ولا تجي ام دخازم بفيرنجي دا بسلنا باوريا مدى او درفات البشيا في مسألة إنينا بي هاگر هبيجي إيقالكي سينوردار ببراسي إجبونا هندوري تركيا إجبونا خو قريبا ما يندبكن وفي ألوزي عمر دريج بكن أب سرنا ما سرنو شايا سر إنجاما قو أم بيجن 10-15 سالي داوي ديروكا تركيا دا فيرنجي براسي برزقريك خوي هندورو برنج شوازكي ناس أغلام شارسر بكي بشوازكي قو دربا دخوازي بابجي دربا
بخوازي بابجي ديساجي لمجاري سركة بزيفري مجاري سركة تشيا رياسة غلم ريا كرج بو تركيا وجبو حمو ولاتن سوريا وعراقي وإيرانيجي چارەسەری مایندەش بۆ دۆزا کوردی چارەسەریەکی ئەم وەکی گەلێن هەرێمێ ئەم وێ چارەسەر بکەنە بە هەبوودرە باوەریە مەدا ئەمێ ڕێل پیشیا گەلێک تشتا بگرن و پیشیا گەلێک دەستوەردانە و پیشیا کۆمکوژیە ئەمێ بگرن پیشیا خوین ڕێژاندنێ ئەمێ بگرن و ئەمکارن زەمینێکی ئەوا بکەن بۆ ڕۆل و مسیۆنە ڕۆژهڵاتە ناوەڕاست ئەم هەمووشی کاری بن ذەگەرێنن و ئەم ڕێبەبەریا وێژی بکەن ئەو دەرفەت باوەریە مەدا لە پێشە لێ ئەم هەلوەستن بیرەنگی بڕاستی هەلوەستن سیاسینە لەواسبوونە خۆتێنە خویاکردن بێتر گەلێکی گۆ ئەم ببێژین تهدیدا خوا ددێ خویاکردن لەسەر هەرێمە یا ڕێبەبەریا خۆسەر ئابا کوڕ و ڕۆژهەڵاتی سووریایە. بەڵێ زۆر سپاس بەڕێسییانۆ دیبۆ نوێنەری ڕێوبەریا خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە وڵاتانی کەنداو کە بەشداری بەرنامەکەمان بووی کاتێکی خۆشتان ببێ. سپاس خۆش بوو هەمووکەش بۆ هەموو گەدارە سلااو و ڕێز و سەرکەفتن بوومە هەمووکە. زۆر سپاس. بەڕێزان بۆ چاوتوێی پرسی ئاشتی لە باکووری کوردستان و لە تورکیا دەچینە لای میوانی بەڕێزمان مامۆستا حەسەن جودی کە بەڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە. مامۆستا حەسەن لەسەر هێڵێ. مامۆستا حەسەن لەسەر هێڵی گوێت لە دەنگبانە. پێم وابێ هێشتا پەیوەندیکە نەگیراوە. مامۆستا حەسەن گوێت لە دەنگبانە. بەخێر بێ. ئێوە ژێتانە دەنگمە؟ بەڵێ بەڵێ دەنگی ئێوە دێت. بەڵێ زۆر سپاس. مامۆستا ئەو کۆمسیۆنەی کە لە پەرلەمان بۆ چارەسەری پرۆسەکە دانراوە تووشی کێشە و گرفت بووە و هەروەک پەروین بۆڵدانیش ئاماژەی پێکردووە کارەکانی زۆر خاو دەچێتە پێش و خاوەنی ئەو دەسەڵات و پێگەیش نییە کە بتوانێت پرۆسەکە بەرەو پێش ببە. هەتا پەروین بۆڵدان بە وردی ئاماژەی پێداوە و توێتی ئەو کۆمسیۆنەکە بۆ کێشەی کورد نەک بۆ چارەسەری کێشەی کورد کە ئەوە شتێکی زۆر گرنگ و بڵین گرنگە. پێتان وایە ئەمانە چەند کاریگەری لەسەر پرۆسەکەی دەبێ یعنی یان ئەگەر ئەمانش بە گرفت نازانن ئەو کێشە و گرفتانە لە بەردەوامیدان بە پرۆسەکە بۆچی دەگێڕێنەوە جەنابتان؟ سلااو ڕێز بۆ ئێوە بۆ هەموو بیسەرانی رادیۆکەتان. زۆر سپاس بەخێر بێن. دامەزراندنی ئەو کۆمیسیۆنە بۆ خۆی پێداویستیەک بوو بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی و چارەسەری پرسی کورد و دیموکراتیزەکردنی تورکیا. یانی کاتێک کە دامەزراو بە پێداگریەکی زۆریش لەلایەن ڕێبەرئاپۆ هەم لەلایەن کورد و هێزە دیموکراتی خوازەکانەوە پێداگریەکی زۆر کرا تا دامەزرا. بەڵام کە دامەزرا ئێستا هەندێک هەنگاوی بڵێنی ناوە زیاتر گوێ لە لایەنەکان ئەگرێ بەڵام تاوەکو ئێستا نەچۆتە لای مخاتەبی ئەساسی پرسەکان کە مەسەلەن لە لایەنی کورددا ڕێبەر ئاپۆیە لەلایەنی کورد ڕێبەر ئاپۆیە دەبێت بچێتە لای ڕێبەر ئاپۆ. یەک دووش پێویست بوو کە کۆمەڵێک بڕیار و یاسا و ڕێسا دەرخات بۆ ئەوەی کە زەمینە بۆ
چارەسەری پرسی کورد و بنیادنانی ئاشتی بکات بەڵام تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە تەنیا گوێ لە لایەنەکە هەندێک لایانی کۆمەلگای مەدەنی و هەندێک لایەن و برندایکانی ئاشتی و دایکانی شەهید و ئەوە ناگرێ بەڵام ئەمە بە تەنیا بەس نییە ینی خاوخاوێکی بەکارەکەەوە پێدارە بەتەسەوە بە مەزەندەی من دەوڵەت دەیەوێ ئەو کۆمیسیۆنە لە ناوەڕۆکی خۆی دەربخات و شەڵی کاتەوە لە ڕاستەڕێی خۆی دووری بخاتەوە من واتە سەوەرەکەم بۆیش نایەڵێ کۆمیسیۆن ڕۆلی خۆی ببینێ وەکو دیار دەبێ ئەمە بەرچاوە ینی ئێستا کۆمیسیۆنەکە لە جاتەوە بێتە هەنگاو ینی زمینە بۆ چارەسەری پرسی کورد و دیموکراتیزەکردنی تورکیا و بەدیهێنانی ئاشتی بە پێچەوانە ئێستا خۆی بۆتە کێشەیەک ینی ئەمەش کێشەیەکە بەڕاستی لەبەرەوە من واتە سەورەکەم ئەمە زیاتر لەلایەن دەسەڵاتدارانی دەوڵەتەوە ئەمە ئەنجامەدرێ. ڕاستە هەر پەروین بۆڵدان ئەمڕۆ ئاماژەی پێدا وتویەتی ڕێبەرۆجەلان وتویەتی زۆر قسەم هەیە کە با کۆمیسیۆنەکەی بڵێم. بەڵێ ڕاستە ینی مەسەڵەن ئەم کۆمیسیۆنە بۆ ئەوەیە کە ئەم کێشەیە چارەسەر بکە بەلایانی کەم تاوتوی ئەم بابەتە کە زمینەیەک خۆشکە بەڵام تاوەکو ئێستا هەنگاوێکی جدی نەناوە ینی مخاتەبی یەکەمی پرسی کورد ڕێبەر ئاپۆیە ڕاستە ڕێبەر ئاپۆیە و پرۆژەی هەیە ڕێبەر ئاپۆ بۆ دیموکراتیزەکردن بۆ ئەنتیگراسیۆنی دیموکراتی بۆ ئاشتی بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی دیموکراتی ینی پرۆژەی ڕێبەر ئاپۆ هەیە و تێڕوانینی هەیە بۆ چوونی هەیە ینی بربڕەی پشتی ئەم پرۆسەیە ڕێبەر ئاپۆیە ئەگەر تۆ کۆمیسیۆن نەچێت بۆ لای ڕێبەر ئاپۆ گوێ لە ڕێبەر ئاپۆ نەگرێ ینی تەنیا لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی و ئەوانە دابنشی ئەمە نابێتە چارەسەری یعنی ڕاستە گرنگە هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بن بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵات هەروەها گرنگە کە هەموو کۆمەلگا تێدا بەشدار بێ ڕێکخراوە مەدەنیەکان تێدا بەشدار بن ئەمانە هەموو ڕاستە بەڵام خاڵە بنچینەیەکە ئەوەیە کە بۆ ئەوی خێرایی بە پرۆسەکە بدرێ پێویستە ڕاستەوخۆ بچێت لەگەڵ ڕێبەر ئاپۆ دابنیشێن ڕێبەر ئاپۆ پرۆژەی هەیە زۆرشتی گرنگی هەیە کە دەوێت بڵێ پرۆژەی استراتیژی هەیە بۆ چارەسەری حتا بچێت لەگەڵ بڵێن گەریلاکانی ئازادی بچێت دابنیشێ بچێت لەگەڵ گەلێک لایەن هەیە کە بچێت دابنیشێ یعنی هەر ئاوا لە چەند دانیشتنێکدا دەیەوێت قەتیز بنێ پرسی کورد زۆر لەوە قوڵترە پرسی کورد زۆر لەوە دژوارترە زۆر سەختە ینی بەدیهێنانی ئاشتی هەروە ئاسان نییە یعنی بە تەسەوری من تورکیا دەیەوێت ینی تورکیا یان دەسەڵاتدارانی تورکیا بە تایبەتی ئەوانەیە کە نەیاری ئەم پرۆسێن هەوڵەدەن ینی خاوە بکەن و ینی هەم پرۆسەکە لە ناوەڕۆکی خۆی دەربخەن هەمیش کۆمیسیۆنیش لە ناوەڕۆکی خۆی دەربخەن و لە ڕاستەڕێی خۆی دەرکەوێت بۆ ئامانجەی کە بۆی دروستکراوە لە بۆ ئامانجە نەگات ینی ئەمە وەکو دیار دەبێت بۆیش پێویست دەکات پێویستی بە لەسەر ڕاوەستانێکی جدی هەیە کۆمیسیۆنیش بە خۆداچنەوەی بکات و زۆریشی نەماوە ئەو کاتێک کە بۆ ماوەی کارکردنی خۆیان کە دایاناوە دیاریکراوە سۆری نەماوە یان کە تا ساوەکو ئێستا هیچی نەکردووە مەسەلەن ینی بۆ منە خەڵکی ئاوارەی وارگەی پەنابەرانی مەخموور هەیە کو ئەچێت چۆ لەگەڵ ئەواندا بنیشێ ئەو هەموو خەڵکە هەیە کە بە ملیۆنان خەڵکێ لە ئەوروپا و دەرەوەی وڵات و ئەوانە بەهۆی زوڵم و ستەم و فاشیزم و داگیرکاری دەوڵەتی تورکیاوە وڵاتی خۆیان بەجێهێشتووە نزیک بە 4500 گوند وێران کراوە بە ئەو خەڵکە چیەڵێ چەندین شاری وەکو شەرناخ و نسێ بینی و ئەوانە وێران کراون کا بۆ ئەمە چیەڵێ بۆ دەستورێکی نوێ چیەڵێ بۆ ئەوەی کە گەریلاکانی ئازادی بتوانن بگەڕێنەوە تێکۆشانی سیاسی و یاسایی بکەن با چیەڵێ چ یاسایەکی دەرخست ینی گەلێک پرسگرێکەیە پێویست دەکە دەست بۆ ئەم پرسگرەکانە ببە و مخاتەبی ئەوانە دیارە بەڵام وەکو دیارە ئەوە زیاتر لە مانگێکە تێپەڕیوە کۆمیسیۆن خاوەخاویەکی زۆری پێوە دیارە ئەمەش دیارە ینی دەگرێتەوە بۆ ئەو قەیرانە قوڵەی خودی تورکیا دەوڵەتی خودی دەسەڵاتدارانی تورکیا لەنێو قەیرانێکی گەورەدان دەیانەوێت کێشەکە چارەسەر ببێ و بەڵام خۆشیان هیچ هەنگاوێک نانێت ینی گەلی کورد هەموو هەنگاوێکی پێویستینە
دەوڵەتی تورکیا تاوکەسی شنگاوێکی نەناوە هیچ جدیەتی پێوە دیار نییە لەلایەن دەوڵەتی تورکیا هەر لەو سەروبەندەدا کە دەوڵەت تا ئێستا هیچ هەنگاوێکی ئەرێنی نەناوە داوای هەڵگرتنی پارێزبەندی لەسەر هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان کراوە. پێتان وایە یعنی پەیوەندی لە نێوان ئەم دۆخە و ئەم داوایە چۆن دەبینن؟ یعنی ئەمە هەر بۆ خۆی ڕێک بە پێچەوانەی پرۆسەکەیە لەلایەکە باخچەلی دەڵێ لەگەڵ کورد و تورک بران کەچی هەڕەشە لە ڕۆژاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکەن لەلایەوە ینی پارێزبەندی یاسایی لەسەر بەڕێز تونجەر باقرخان لا ببات ئێمە چۆن دەبێت مەسە تۆ ینی ئەم هەموو زیندانی نەخۆشە هەیە برن زیندانی نەخۆشن لە زیندانان ئینەکەیان تەواو بەرن ئازاد ناکرد ینی ئەم هەموو وینەنە تۆ لەلایەکۆ دەڵێ ئاشتی و لەلایەکشەوە تۆ هێرش دەکەیت لەلایەکۆ تۆ دەڵێ ئاشتی و لەلایەکشەوە تۆ یاسا دژی دیموکراسیت بەکاردێنی ینی ئەمانە هەمووی ناکۆکن پارادۆکسن ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا ینی دیارە بە مەزەندەی خۆیان بە پلانی خۆی وای تەسەور کردووە یعنی ئەگەر نمایشێکی چەک سووتاندن بکرێ و پەرکە خۆی هەڵۆشێنێت تەواوی تر کێشەی کورد چارەسەر بێ وان نییە کێشەی کورد ئەمانە هەنگاون یا هەنگاوی نیەت باشین نیەت پاکین بۆ ئاشتی یان لەلایەن تەرەفی کوردەوە لەلایەن بزوتنەوەی ئازادیەوە نراوە لەلایەن گەریلاکانی ئازادیەوە نراوە ئەمانە هەنگاوی نیەت باشین هەنگاون بۆ ئاشتی بەڵام لە بەرامبەر ئەوە دەوڵەت دەبێت چی بکە بەرامبەر ئەوە دەوڵەت دەبێت چەندین یاسا دەرخوات کە زمینەی ئاشتی و ئەنتیگراسیۆنی دیموکراتیک و کۆمەلگای دیموکراتی بڕەخسێنێ هەتا ئەو دەستورێک کە هەیە بە ئەو دەستورە دەبێت فڕێ بدرێتە زبڵدانی مێژووە دەستورێکی نوێ پێویستە پێناسەیەکی نوێ بۆ هاوڵاتی بوون پێویستە پێناسەیەکی نوێ بۆ کۆمار پێویستە ئەو کۆمارە فاشیستە ئێستا هەیە نابێت ناتوانێت تۆ ناتوانێت لەگەڵ کۆمارێکی فاشیستە تاکناسنامە و ناوەندگەرادا تۆ ناتوانێت ئەنتیگراسیۆنی دیموکراتی بکەیت تۆ ناتوانێت ئاشتی بکەیت بۆیە پێویستە ئەو کۆمارە ببێتە کۆمارێکی دیموکراتی فرەناسنامە و دەستورێکی نوێی هەبێ یعنی ئەمانە بەماتوانرێ ئەنتیگراسیۆنی دیموکراتی دروست بێ ئەنتیگراسیۆنی دیموکراتی و ئاشتی و کۆمەلگای دیموکراتی یەک پاکێچە یعنی تۆ ناتوانێت لێکی جیاکەوێت ناتوانانی بڵێ وەڵا بە ئاشتی هەبێ بەڵام ئەنتیگراسیۆنی دیموکراتیک پێویست ناکە یان بڵێ ئەنتیگراسیۆنی دیموکراتیک هەبێ کۆمەلگای دیموکراتیک پێویست ناکە ئەمانە یەک پاکێچن یەک بێکەوە چارەسەرە بن بێکەوە بن بۆ ئەمەش پێویستە زمینەی یاسایی و سیاسی هەبێ دەوڵەت تاوەکەستان گاوی نەناو فەرموو ئەمە وەکو ئێوەش بەڕێستانیش باستان کرد یعنی بەڕێز تونجەر باقرخان هەم سەرۆکی پارتێکە هەم سەرۆکی فراکسیۆنەکە یان تۆ پارێزبەندی لەسەر لابەی نیەتە چییە دەتەوێت دەستگیری بکەیت فەرموو ئەوانتر دەستگیر کرد چیت بەدەستێنە سەلاحەدین دەمیرتاش و دیگەن یوکسک داخت دەستگیر کرد چیت بەدەستێنە جگە لاوازبوونی پێگەی دەوڵەت و کەوتنە ناو کێشە و قەیرانی زیاترە و چیت بەدەستێنە ینی ئەمە لەبەرەوە پێویست دەکات دەوڵەت ئەگەر بەدوای چارەسەریەوەی دەبێت دەستبەرداری ئەو هەڕەشە و گۆڕەشانەی ببێت باشە بەڕێز جودی لەلایەکەوە کە باخچەلی بانگەشەی دەستێوەردانی سیاسیش لا ڕۆژاوا دەکات و مەزلوم عەبدی بە تایبەت و کورد بە ئاجندای سیاسی ناو دەبات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەلایەکی تریشەوە پەروین بۆڵدان دەڵێت ڕێبەرۆ ئۆجەلان و توێتی ڕۆژاوا هێڵی سوورمانە و هەستیارترین یعنی پێگەیە بۆ کورد پێتان وایە ئەم ململانێ و ڕووبەڕوو بوونەوەی بەرژەوەندەکان بە چه ئاڕاستەیەک دەڕوات لەگەڵ لە بەرچاوگرتنی پرۆسی ئاشتی لە تورکیا و دۆخی ئێستای ڕۆژاوە یعنی دەوڵەتی تورکیا شتێک دەڵێ و شتێکی دیکە دەکات یعنی دەوڵەت لەلایەکەوە دەڵێ ئاشتی چارەسەری کورد و تورک بران ئیتر تا ئەبەت بران بەڵام چ برای ئەمە چ برایەتێکە کە تۆ ڕێگە بە زمان ڕێگە بۆ نادێت کە دایکانی ئاشتی بە زمانی کوردی قسە بکەن تۆ ئەمە چ برایەتێکە کە ڕێگە بە دایکانی شەهید نادێت بە زمانی خۆیان قسە بکەن ئەمە تۆ هێرشەکەیتە سەر ستاتۆیەکی بە کورد لە ڕۆژاوای کوردستان یعنی ستاتۆی ڕۆژاوای کوردستان ئەگەر دەوڵەتی تورکیا بەرەو دیموکراتیزە بوون بچێت ستاتۆی ڕۆژاوای کوردستان مەترسی نییە هەڕەشە نییە بۆچی هەڕەشە بێت
ئەوان خەڵکێکن لە چارچێ وڵاتی خۆیاندا سیستەمێکی دیموکراتیکیان پێشخستووە بۆ دەبێت کە هەڕەشە بێ یعنی ئەمە مانای ئەوەیە کە دەوڵەت هێشتا لە جددیەتی ئەم بارودۆخە تێنەگەیشتووە لە جددیەتی ئەو هەڕەشانەی کە لە ئاستی نێودەوڵەتی و هەرێمەکە و گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندە کاریگەری سەر تورکیا هەیە لەوانە تێنەگەیشتووە یعنی تورکیا هێشتا دیارە لەوە تێنەگەیشتووە ئاشتی بە چ واتایەک دێ بێکەوە ژیان و ئەنتیگراسیۆنی دیموکراتیک بە چ واتایەک دێ کۆمەلگای دیموکراتیک بە چ واتایەک دێ یعنی تۆ ئەم جۆرە لە یعنی ئینە یعنی وەکو جۆرەکە لە مناوەرە لە تاکتیک و لە فێڵ و لە تەڵەکە بازی یعنی کورد ئەوەندە سادە نییە بە تەڵەکە بازی و بە فرتوفێڵی دەوڵەتی تورکی هەڵبخەڵەتێ ڕێبەراپۆ زۆر بەڕوونی باسی کرد ئێمە کەس هەڵ ناخەڵەتێنین کەسیش ناتوانێت ئێمە هەڵخەڵەتێنێ ئەمە ڕاستینەی کورد و ڕێبەراپۆیە یعنی کورد لەو دۆخە دەرکەوتو یەکێک بە تەکتیک و بە فرتوفێڵ بیانەوە کورد هەڵبخەڵەتێن تۆ ئەگەر ئاشتی دەوێت چی داوە لە بۆچی هێرش دەکەیتە سەر ڕۆژاوای کوردستان ئەگەر ئاشتی دەوێت چارەسەری دەوێت چی داوە لە بۆچی پارێزبەندی سەر باکرهان لا دەبیت بۆچی دەتوێت ینی کەواتە ینی تورکیا لەناو پارۆدۆکسێکدا دەژی لەناو ئینێکدا دەژی سەرەتا هەوڵیدا کە ئەم بابەتە ینی مەسەلەی ئاشتی ئەوانە بەڕێوە بچێت بەڵام هیچ کەسێک ئاگادار نەبێت کۆمەلگا ئاگادار نەبێت بەڵام ڕێبەرابۆ لایانی کوردی جەختیان لەسەر کورد پێویستە ئاشتی پێویستی بە اینێکی کۆمەڵایەتی بوون هەیە پێویستە هەموو کۆمەلگا ئاگادار بێت چی ئەگوزارێ چی ناگوزارێ ئێستا ئەوانە دەیانەوە ئەو ڕاستیانە لەگەلەکەیان بشارنەوە و ئاستەنگی لە پێش کۆمیسیۆن دروست دەکەن کۆمیسیۆن لە پەلوپۆ دەخەن لەلایەکی تریشەوە هێرشەکەنە سەر هەندێک لە پارتی دیکەی ئۆپۆزیسیۆنی وەکو جەهاپۆ ئەوانە بەم شێوەیە تۆ دەتەوێت تورکیا یعنی ڕێک بەرەو هەڵدێر دەچێت ئەگەر بەم حاڵە بێت تورکیا بەرەو هەڵدێر دەچێت بەرەو داروخان و هەڵۆشانەوە و تێکەڕوو پێکڕیەکی زۆر دەچێت یعنی تورکیا بەم دۆخە ئەگەر گوێ لە بانگەوازەکە ڕێبەراپۆ نەگرێ گوێ لەو هەموو پێشنیار و پرۆژانەی حرەکەتی ئازادی بزوتنەوەی ئازادی نەگرێ وەڵا هیچ دوور نییە نێ زۆر پێشبینی و شرۆڤەکاریشەن باسەوەکەن تورکیا بەرەو بە سووریا بوون و بەرەو بە لیبیا بوون ئەژێ ئەنی ئەمە بەرچاوە هەر وەک ئاماژەیەکیش لە دوایین لە دوانەکان ڕێبەرۆ جەلان و توێتی بە هەر شێوازێک بێت نابێت ئەم دەرفەتە بۆ ئاشتی لە دەست بچێت و لایانی کوردیش هەموو هەوڵێکی بۆ بە ئەنجام گەیشتن داوە بەڵام هەر وەک ئێوە ئاماژەی پێدەن دەوڵەتی تورکیا ڕاستە ینی ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ تورکیا بەڕاستی یان دەرفەتێکی زێڕینە دەرفەتێکی مێژوویە ڕەنگ بێ خەت دووبارە نەبێتەوە پێویستە دەوڵەت تورکیا وەش بزانێ یعنی هەموو کات ناتوانێت هەموو جارێ ئەم دۆخەین بێت ساڵی 2015 پرۆسەی دانوستان و ئاشتی تێکیاندا 10 ساڵ شەڕیان کرد بە تریلیۆنان دۆلاریان سەرف کرد تورکیا داتە پیدەدا ڕوخا لە پێگەی دنیا و ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێگەی دابەزی گۆشە گیر کرا چی قازانجی کرد هەجارێکتر هاتۆ سەر مێزی گفتوگۆ ئەم جارە وانە بەڕاستی ئەم جارە وانە ئەم جارە ئەم دۆخە تێک بچێ ڕنگ بێ جارێکتر دۆخێکی دیکە نێتەوە پێش بۆ تورکیا بۆی کە ئاشتی کۆمەلگای دیموکراتیک بێتە پێش چونکە هەروە یعنی کوردیش ئاتا شوێنێکینی هەیە تۆ هێڵی سووری کورد هەیە بۆ ڕۆژاوای کوردستان تۆ دەڵێ من هێرشێکەمە سەر ئەمە چه برایەتی ئەمە چه ئاشتی ئەمە چه بەیەکەوە ژیانە یعنی لەبەرەوە ناکرێت بەم شێوەیە تورکیا ئەگەر دەیەوێ ئەنگاو بن دەستبەرداری ئەو هەڕەشە و گوڕەشە و هێرشکردنە سەر ڕۆژاوا و لابردنی پارێزبەندی سەر بەڕێز باکرهان و یعنی ئەمانە هەمووی دەستبەر ینی پێویستە کۆمیسیۆن دەستکراوە بێ دەچێت لەگەڵ کێ دانیشێت چۆن دانیشێت خێرایی بدە بەکارەکان چون کاتێکی زۆر کەمی لەبەردەستداماوە ئەم کاتە بڕوات و سەری ساڵ دێ و ئیتر بچێتە ساڵێکی دیکە بارودۆخ چیە بێ بەرەو کوێ چێ ئەمە تورکیا خۆی بەرپسیارەتی هەڵدەگرێت ڕاستە زۆر سپاس بەڕێز حەسەن جوودی کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژێن زۆر سپاس بەڕێزان کاتی بەرنامەکەشمان بە کۆتایی گەیشت کاتێکی خۆشتان بۆ ئاوات دەخوازم بە هیوای کاتێکی خۆش